ئافرەتان ئێوە لە ماڵی خۆتان بمێننەوە بۆ کارێکی پێویست مەبێ مەبنە خەڕاجە و وەلاجە دێت دەڕوا دێت ڕۆژی ئیلا دەبێت جارێک بچێتە بازاڕ و بچێتە دەرەوە یا چەند جار دەڕوا و دێتەوە ئەسڵەوەی ئافرەت بە حەیا و حیشمەتەوە لە ماڵەوە بێ ئیلا بۆ زەڕورەت قەیناکە کارێکی زەڕورە پێویستە با بڕوە بەڵام کە چۆش ولا تبرجن تبرج الجاهلية الأولى نەچن بە ڕووتی بڕۆن وەکو ڕوتێتی نەفامێتی سەرەتا کە لە ناو مشریکەکاندا لە ناو عادەتی عەرەبدا ئافرەت زۆر شوێنی خۆی ڕوود دەکرد و دەگەڕا بە ناو پیاواندا بۆی سەرنجی پیاوان بۆ لای خۆی ڕابچێشێ تۆی مسلمان ئافرەتی ئیماندار حرامە لەسرت بەو شێوازە بچیتە دەرەوە ولا تبرجن تبرج الجاهلية کەواتە ئەم تەبەڕوج و سافرێتی و ڕوتێتی ئافرەتان قاچ و سەر و سینگی لێ ڕوو دەکات یا شتێکی تەسک لەبەر دەکات یا تەنک ئەمە ڕۆشنبیری و پێشکەوتن نییە براکانم ئەمە جاهلیەتە ئەمە نەفامێتیە چەندێک لە ئافرەتانی مسلمانان ئەمڕۆ لەو جاهلیەتەدا دەژین و چەندێک لە باوکان و لە مێردەکان و لە برا گەورەکان چەندێک مونەرمن ئەسڵەن غیرەیان نەماوە دڵیان زیندوو نەماوە کە بڵێ خێزانەکەم چۆن دەبێت تۆ بەو جلە بچیتە دەرەوە تۆ بۆ ژنی منی یا ژنی خەڵکیت ئەم جوانی خۆت بۆ چێ دەردەخەی تۆ لەگەڵ مێردەکەی بەجلی مەطبەخەوە بەجلی بۆن عەرەق و ڕۆنی مەطبەخەوەیە احتیمام هیچ بەخۆی نادا بەڵام کە بۆ دەوام دەچێ کە بۆ بازار دەچێ جلێکی تەنک و جلێکی کورت و جلێکی ڕوود و بۆنی خۆش مکیاجێکی زۆر بۆ چێ ئەی بۆ بۆی مێردەکەت نایکەی عەجەبەن ئەمە نایبنین سەقافەت یا جاهلیەت و نەفامی بەڵام بەداخەوە زۆر پیاو هەیە نازانین زۆر مونەر بە هیچ ئەسڵەن بە هەر شێوازێک بێژنەکەی گوێی لێ نییە کچەکەی گوێی لێ نییە نابێ وا بیبرای مسلمان ئەمە جاهلیەت و خۆتی لێ بپارێزە